بەناوی خۆی گەورە و مهرەبان مای خوشحاڵیە کە مەمڕۆ لێرە پرۆژەیەکی دی گرنگی پیشەسازی لە هەرێمی کوردستان دەکەینەوە. دەستخۆشی لە کۆمپانیای جێبەجێکار گروپی گەلیاوە دەکەم بۆ ئەنجامدانی ئەم کارە گرنگە کە بە ستانداردێکی جیهانی و بە بەکارهێنانی پێشکەوتوترین تەکنۆلۆژیا دروست کراوە. کردنەوەی ئەم کارگەیە ڕۆڵێکی گرنگی دەبێت لە بەرەو پێشبردننی کەرتی پیشەسازی لە کوردستان و ڕەخساندنی هەزاران هەلیکار بۆ گەنجانی کوردستان. جێی دەستخۆشیە کە کارگەکە پابەندبوونی خۆی بە لە بەرچاوگرتنی بنەماکانی پاراستنی ژینگە و بەردەوامی ژینگەی دەربڕیوە. ئەمەش لە ڕێگەی بەکارهێنانی شێواز و تەکنیکی پێشکەوتوو لە کە دۆستی ژینگەیە. حکوومەتی هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا بە هاوکاری لەگەڵ کەرتی تایبەت پلان و بەرنامەی گرنگی هەبووە بۆ بایەخدان بە کەرتی پیشەسازی بە تایبەت لە بوارەکانی پیشەسازی خوراک و پیتروکیمیایی و پیشەسازی کانزاکان و دابینکردنی مادەی خام بۆ پیشەسازی بچووک و مامناوەند و دروستکردنی چەند ناوچەیەکی پیشەسازی لە شارەکانی هەرێمی کوردستان کە پێش چەند ڕۆژێک بەردی بناغی ناوچەیەکی پیشەسازی لە سنووری دارەی زاخۆماندانا و کردنەوەی ئەم کارگەیەش بەشێکە لە هاوکاری و هەماهەنگی حکوومەت لەگەڵ کەرتی تایبەت لە پێناو زیاتر پێشخستنی ژێرخانەی پیشەسازی لە کوردستان. بەڕێزان، وێڕای چەندین گرفت لە ساڵانی ڕابردوو کە چەندین جار ئاماژەمان پێداوە و پێویست ناکات دووبارەیان بکەمەوە. لە ماوەیەدا چەندین پرۆژەی گەورەمان لە هەموو شار و شارشکەکانی کوردستان دەست پێ کرد لە بوار و کەرتی جۆرە و جۆردا کە زۆربەیان ئێستا کەوتونەتە کار و لە خزمەتی خەڵکی کوردستاندان. ئەمانجی ئێمە ئەوەیە ژێرخانێکی بەهێزی ئابووری لە کوردستان دروست بکەین بۆ ئەوەی ژیانی خەڵکی کوردستان باشتر بکەین و نەوەی داهاتووش بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێت. هیوادارین دۆخی کوردستان و عێراق و ناوچەکە ئارام و سەقامگیر بێت و کێشەکانی نێوان هەرێم و حکوومەتی فدرالی بە شێوەیەکی بنەڕەتی چارەسەر بن بۆ ئەوەی بتوانین درێژە بە کارنامەی خۆمان بدەین لە ئاوادانکردنەوە و بنیادنانی ژێرخانی ئابووری. کوردستان و عێراق بەگشتی بەهۆی شەڕ و جەنگی یەک لە دوایەکەکاندا بەهۆی خراپ بەڕێوەبردننی دەستەڵاتەوە لە بارودۆخێکی زۆر سەختدا بووە و خەڵکەکەی لە نەئارامی و دڵەڕاوکی و هەژاری و وێرانیدا ژیاون. ئەمڕۆ کاتی ئەوەیە پند لە هەڵەکانی ڕابردوو وەربگرین و هاوکاری و پشتیوانی یەک بکەین لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیەکانمان و بنیادنانەوەی وڵاتەکەمان کە پێویستی بە ساڵانێکی زۆری کارکردنی بەردەوام هەیە بۆ ئەوەی بگەینە ئاستی وڵاتانی پێشکەوتوو. ئەمەش تەنیا بەهێنانەدی ئاشتی و ئارامی و چارەسەرکردنی بنەڕەتی کێشەکان دێتە دی کە ئەگەر ئارەزوو خواستی ڕاستەقینە بۆ چارەسەری هەبێت ئەوە بێگومان ڕێگەی چارەسەر زۆرن. هەر لێرە دەمەوێ عەرزی ئەوەی بەڕێز بکەم کە شاندی ئێمە بۆ چارەسەرکردنی کۆمەڵێک لەو گرفتانەی لەگەڵ حکوومەتی فدرالی هێشتا ماون لە بەغدان بۆی بتوانن ڕێگەی چارەی گونجاو بە تایبەتی بۆ بابەتی بودجە و دواکەوتنی موچەی خەڵکی هەرێمی کوردستان بدۆزنەوە و بگەنە ئەنجامێکی ئەرێنی. دوێنێ گفتوگوی باشیان هەبووە ئەمڕۆژ درێژەی ئەو گفتوگوانە دەبێت وەوەی هەم بۆ دابینکردنی موچە بە شێوەیەکی بنەڕەتی کە چیتر خەڵکی کوردستان باجی ئەم هەڵانە نەداتەوە کە بەداخەوە بە شێوەیەکی ناگونجاو مامەڵە لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە. ئەمە چارەسەر بکرێت و لە لایەکی تریشەوە حتا بۆ بابەتی نەوت و غازیش کە ئێمە پێویستیمان بە دەڕەشتنی یاسایەکی فدرالی پێشکەوتوو لەسەر بنەمای دەستور هەیە کە ئەوەش ئێمە بتوانین جارێکی تر مەسەلەی بەرهەمهێنانی نەوت و هەناردەکردنی نەوت دەست پێ بکەینەوە و ئەمەش هەمووی دەبێتە دەستکەوت نەک تەنیا بۆ خەڵکی کوردستان بەڵکو بۆ هەموو خەڵکی عێراق. هیوادارین ئێمە بە تێگەیشتنی هاوبەش بتوانین زۆر شتی باشتر بکەین
پێم وایە ئەوەی لە پێشمانە ئەوەی هاوبەشە لە نێوماندا زۆر زیاترە لەو کێشە و گرفتانەی کە هەن تەنیا ئەوەیە کە هەموو لایەک بیل لەوە بکەینەوە کە بەرژەوەندی باڵای وڵاتەکەمان و خۆشگوزەرانی خەڵکەکەمان بکەینە سەر لیستی بەرنامەی کارەکانمان و هیوادارین بەیەکەوە لەگەڵ بەڕێسوودانی و حکوومەتی فدرالی و وەزیرە بەڕێزەکانی ئەم کابینەیە لە هەموو بوارەکاندا کار و هەماهەنگی زیاتر بەیەکەوە بکەین و بتوانین وڵاتمان بەرە و قۆناغێکی پێشکەوتوتر و باشتر ببین. دووبارە دەستخۆشی لە کۆمپانیای جێبەجێکاری ئەم پرۆژە گرنگە دەکەم و هیوادارم کوردستانمان هەمیشە ئاوەدان بێت و ئێوەش هەر سەربەرز و سەرفەراز بن.